تا ئەو ساتێک کە ئێستا قسە دەکەم پرۆسەی حەج ڕانەوەستاوە و ئیش و کارەکان دەکرێتن و لە 18 چوارەوە بەپێی ئەو تاریخی بۆ هەرێمی کوردستان و عێراق دانراوە ڤیزای حەج چالاک دەبێتن بۆ ئەو کەسانێک کە لێرە ڤیزان وەرگرتووە کە بۆ ئەم ساڵ دەچنە حەج ڤیزان چالاک دەبێتن و دەتوانن بچنە سعودیا بە هەر ڕێگەیەک لە ڕێگەکان بێتن و وڵاتانی دیکەش سعودیا بەپێی خشتەیەک بۆ هەر وڵاتێک خشتێکی داناوە بۆی پێشوازی لەو خەڵکانە بکاتن لە سعودیاش ئامادەکاری باش کراوە نی بەپێی ئەو پەیوەندیانێکە لەگەڵ دەستی باڵای حەج و عومرەی عێراقی و وەزارەتی حەج و عومرەی سعودی هەمانە ئامادەکاری وەکو خۆی بەڕێوە دەچێتن هیچ ئیشکالێک ڕووی نەداوە ئەوەی دەمێنێتەوە کە کێشە و گرفتە ئەو ساڵ ئەوە بوو کە حاجانی هەرێمی کوردستان هەمووی بە ڕێگەی ئاسمانی گەشت بکاتن هیچ حاجێک بە ڕێگەی وشکانی گەشت نەکات لەبەر ئەوەی ئێمە لێرە لە بەڕێوەبەرەتی گشتی حەج و عومرە تێبینی ئەومان کرد کە جیاوازی نرخەکەی شتێکی وانە دوجار دەستی باڵای حەج و عومرەی عێراقیش هەمان بیرۆکە ئێمەیان پەسەند کرد زۆربەی حاجانی عێراقیش بە هەمان شێوە ئاسمانی بوون بەڵام ئەگەر ئەم بارودۆخە بەردەوام بێتن ئەگەری زۆرە ببێتە وشکانی وەزارەتی حەج و عومرەی سعودی تەعامل لەگەڵ عێراق دەکا وەکو یەک پاکێج ئەگەر دەستی باڵای حەج و عومرەی عێراقی گرێبەستەکانیان لەگەڵ هێلی فڕۆکەوانی بەو شێوەیە بوو کە ئێستا گرێبەستەکان هەڵوەشێنەوە و ئەو پارەیە نەدەنە ئەوان ئەتوانن بۆ خەڵک بگەڕێنەوە بەڵام ئەوە دەمێنێتەوە بۆ ئەو کاتێک کە پرۆسی حەج ئایا بە وشکانی دەبێتە خۆ یاخود بە ئاسمانی دەبێتن ئەوە ئێمە سروشتی گرێبەستەکە ئاگادارینەوە ئەندامیشمان تێدانە بەڕاستیەکەی دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی حەسرەن ئەو گرێبەستانە دەکاتن بۆ ئەوەی خەڵک لای ئاگادار بیت ئەگەر لە کاتێکدا حاجان بە ڕێگەی وشکانی گەشتیان کرد و پارەی ئاسمانیاندا بۆ کۆی حاجانی هەرێمی کوردستان و عێراقیش قەرەبوویەک هەبوو هەموو حاجان قەرەبووەکە وەردەگرن وەکو ئەوەی کە پێش چەند ڕۆژێک ئێمە لە هەرێمی کوردستان هەمان ئەو فۆرمێکە لە دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی هاتبوو کە 800,000 بوو حاجانی پارساڵەوانی کە بە ڕێگەی ئاسمانی گەشتیان کردو بەڵام بەهۆی بارودۆخی ناوچەکە و بە وشکانی گەڕانەوە هەرێکی 800,000 یان وەرگرت.